سڵاتان لێ بێت بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیدار بەخسەوەرم هاتوومەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنمەیە لەم دیدارە وتوێژێکمان دەبێت لەگەڵ زۆر بەڕێز هاوڕێ ئەحمەد بازگر شیاوی ئاماژێ ئەم دیدارە تایبەت کراوە بە سیویەکی جۆزەرزان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و لەم بارەیەوە چەند پرسیارێک ئاراستەی بەڕێزیان دەکەین سەبارەت بە گرنگی هاتنە ئارەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە مێژووی خەبات و خۆڕاگریە و هێزە کاریگەری و تابۆشکێنی و دەستکەوتەکانی بۆ بزوسنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان ژنان کرێکاران و زەحمەتکێشان ناوبڕێک وەربگرین دینەوەلاتە بەڵێ کاک ئەحمەدمان لەگەڵا کاک ئەحمەد سڵاوت لێ بێت زۆر سپاسکە بەشدارن لەم بەرنامەیە زۆر سپاس دەکەن ساوانجیان بۆ بەسەرکردنەوەکەتان و هیوادارم بەرنامەیەکی کورت و تێر و تەسەلمان هەبێ بەیەکەوە زۆر سپاس بۆ بەشداریتان کاک ئەحمەد سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەلای بەڕێستانەوە چ واتایی دەگەینێ من پێم خۆش بوو بەر لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پێم خۆش و پێشەوەی کە جای پرسیارەکان دەمەوە یەک چەند دقیقەیەک لەسەر تاریخێکی بڕێک کۆنتر قسە بکەم کە بێتە دەستمان پێشمەرگەی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە چه بوارێکداوە لە داوێنێکدا لە دایک بوو و چۆن بە چ زەحمەتێکەوە بوو بۆی کە بوو و ئێستا بۆتە تاریخ پێم خۆشە تۆزێک لەسەر ئەو تاریخە لە ئەوڵەوە هەڵوێستەیە کەین زال دوچینە من لە خزمەتدام وەر پرسیارێکی کە بێت باش ئینسان تابلۆیەکی ساکار لەو سەردەما لەو سەردەمی قیامی 57ەوەی کە شۆڕشی 57 ناسراوە و حکوومەتی شاڕۆی و دوایش ئاکەمەکەی بوو بۆ حکوومەتە نەکبەتێکەوە چەند ساڵ بەدەستیەوە دەناڵێنێن ئەو وەخت ئێران وڵاتێکی سەرجەم دانیشتوان ئێران 34 ملیۆن کەس بوو لەو سەردەمەدا و ژمارەی دانیشتوانی کوردستان لەژێر کوردستان مەزم کوردستانی ڕۆژهەڵاتە کوردستانی ئێرانە لەژێر 5 ملیۆن کەسەوە بوو لەو 5 ملیۆن کەسە بەپێی ئامارێکی کە ئەو وەختی هەبووە یان ئێمە لە بیرمانە زیاتر لە 80% خەڵکی کوردستان بێسەواد بوون نەچووبوونە مەدرسە یعنی ئەو ئیمکاناتی کە بۆیان ساز بکرێت وڵاتێک بێت کە پێی ڕابگەن هەر لە وەختیەوە ئەوە نەبوو یعنی بەشی زۆری گوندەکانی کوردستان تەنانەت معلمی لێ نەبوو مەدرسەی لێ نەبوو لە زۆر جیان سپایدانش هەبوو کە پێیان نەگوت ئەوانەیە کە دیپلۆمیان وەردەگریان بە قەولی ئەو سەردەمی سیکل کە لازنویان وەردەگرت بەجێی سەربازی دەبوون بە معلم کە شتێکی باش بوو لە خۆیدا ئەوانیان درانە کوردستان کە بچن دەرز بە منداڵان بڵن بۆیە بنە وڵاتێکی چەند ملیۆنی بە مەجموعەیەکی خەڵکیی زۆر لە فەقردا ڕاگرت و لە عینی حاڵیشدا بێسەوات سەردەمی ئیسلاحاتی ئارزیوانە کە بەداستانە تۆش دەزانین خەڵکی دیکەش خوێندوێت تۆ ناسمە سەرەوە بەڵام پێم خۆشە لەسەر کۆمەڵەیە و سەردەم هەڵوێستەیە بکەین کە چێ بوو ئەسەن کۆمەڵە چ بوو 9 ساڵ پێشەوە قیامە کۆمەڵێک خوێندکار دانیشگای تاران ئەو تەشکیلاتیان دامەزران خوێندکارەکان چێ بوون ئەوان لە دانیشگاکەمون یەکشتمان لەبیر بێ لە کوردستان ئەو وەختی تاقەیەک دانیشگاشی لێ نەبوو یعنی لە سەتی هەتا دەبیرستان مەدرسە هەبووە کەسێک هیچ بخوێنێت دووەسێتە دەرەوەی کوردستان دانیشگا بخوێنێت شاید لە کرماشان هەبوو بەڵام لەوێژ وا نەبوو کە ئینسان خوێندکارانی کورد بڕۆن بتان لێ بخوێنن ئەوانەیە کە ئیمکانی ئەوان هەبچن لە دەرەوەی کوردستان دەزیەکی وەکو تاران دەرز بخوێنن زۆرتر خانەوانەکانیان دەستڕۆیشتووە بوون یعنی کەسانێک بوون کە ئیمکانی ئەویان هەبوو پوڵی ئەویان هەبوو کە منداڵەکانیان بنێرن بۆ دانیشگا ژمارەی ئەم کەسانەی کە پوڵیان نەبووە ئیمکاناتی ئەویان نەبوو بۆ منداڵەکانیان ئەو ئیمکان ئاساسکردوان فەرهەنگی خوێندن لە مێشتیاندا بوو زۆر کەم بوون بەڵام لەوانیش هەبوو تەلارێکی ژمارەیەکی کەمیش خەڵکی فەقیر یان دەستنەڕۆیشتوو توانی بەیان بچنە دانیشگا نکتەیەکی کە زۆر مهمە لەو سەردەمەدا ژن لە کۆمەلگای کوردستاندا بەگشتی لە فەرهەنگی عمومیدا جێیەکی ئاوا تایبەتی و مەزنی نەبوو ئەگەر بووش ڕەنگە لە بینی مەزموعەیەک ئینسانی بە فەرهەنگدا بوو بۆیە لەو خوێندکارانێک کە لە دەرەوەی کوردستان دەستیان دەخورد ئەمن لەبیرم نییە حتا یەک نەفریان ژن بوو بێ
حتمما کۆمەڵێکی ژنیش بوون بەڵام زۆرتریان کوڕان بوون کە دەچونە دانیشگادایان خوێندبوو ئەوانە بۆ دەچونە دانیشگا بخوێن دایک و بابەکانیان خانەوادەکانیان بۆ ئەو منداڵانیان نەدەنات کە لە تاران بخوێنن کە تەشکیلاتی کۆمونیستی و چەپ دروستکە زۆرتر ئەوانە هەدەفەکە بچن دەرس بخوێنن ژیانێک بۆ خۆیان و بۆ داهاتووی خۆیان دروستکە هەر بۆیە لە نێو ئەم جەماعەتێک کە دەچونە ئەم دانیشگایانە نزیک لە 98% هەروایان کرد دەرسیان خوێن فارغ التحصیل بوون هاتنەوە کەسە لە جێک خەریکی ژیانی شخصی خۆی بوو بۆ خۆی و خێزانەکانیان بەهشتێکیان دروست کرد بوو بەڵام ژمارەیەکی زۆر کەم کە بە قامک دەبژێردران کارێکی دیکەیان کرد ئەوانە بوون کە تەشکیلاتێکی ئەمریکی کۆمەڵە ئەو وەختی نێوی کۆمەڵە نەبوو تەشکیلاتیان دروست کرد کە هەدفێکی چەپ و ئینساندۆسی و سوسیالیستی هەبوو کە لە جامعەی کوردستاندا فعال بێ و لە ئێرانیش بتوانێت کارێک بکات ئەمانە هاتەم تەشکیلاتیان ساز کرد بەداخەوە بەشێکی زۆر یعنی زۆربەی زۆریان کەوتنە زیندان لە تیپێک سەردەمێکی زۆر جوانی و لاویدا کە هێندێکیان دانیشگاشیان تەواو نەکردبوو کەوتنە زیندان و هێندێک لەوانە ئینقلابی 57 فریان کەوت کە لە زیندان ئازاد بندنا هەلێدا دەمانەوە یعنی ئەم کۆمەڵە لاوە هەستان لە کوردستانەوە چۆن ئەو تەشکیلاتیان دروست کرد دوای چەند ساڵ بەرە جەماعەتێکیان لێ گیرە ئیدی شکنجەکانی زیندان و هەر کارخانەی معینی کە ئێستا ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەنوێەوە کراوە هیچێک لە قارەمانانی ژێر شکنجەی زیندانەکانی جمهوری ئیسلامی بوو بێزکە لەوانەیە کرد کە ماوەن کەسی و کاک شعیبی زەکەریای کە خوری کاک فواد سەرجەمی ئەو ڕەفیقانەی کە دامەزرێنەری ئەم تەشکیلاتەبوون لە زیندانەکانداوە قارەمانانی ژێر شکنجە هەمویان نێویان هەبوو هێندێکتم عەرزم کردی قیامی 57 فریان کەوت کات نەدەرە لە هێندێکیان پێشوازی زۆر گەورە کرا ئەوانەش کە لە دەرێ بوون نەکەوت بوونە زیندانەکان لەو بینەدا مەجموعەیەکی زۆر ڕووناکبیری ئەو سەردەمی کوردستانیان جەزب کرد بۆ تەشکیلاتە بە ئیزافەی کۆمەڵێک ئینسانی زەحمەت چێشی شەریفی ژیر وە شۆڕژگەر ئەم تاریخی بۆیە ئەم جەمعە بێزگە لە باسەواد بوونەکەیان شۆڕژگێڕیش بوون شۆڕژگێڕی چەپیش بوون وی ئەم پێم خۆشە لێرەکاندا خۆشەویستی و ڕێز و حرمەتی خۆم و یەکی ئەو ڕفیقانە هێندێکیان بەداخەوە گیانیان بەخێتکردنیان شەید بوون و ڕۆیشتن هێندێکیان نەماون لە نێوماندا بەڵام بەشیشیان ماون خارج لەوەی فکریان چۆن ئەو جەماعەتە ئەوانەی کە دامەزرێنەرانی ئەمڕۆکتە بوون ئەو ڕۆچۆن بیر دەکەنەوە ئەمن بۆ هەمویان ڕێزێکی زۆر گەورە و حرمەتێکی زۆر بێژوویم هەیە بۆیان بەڵام کە هاتنە دەرێ ئەو وەخت کە قیامی 57 کرا ئەم تەشکیلاتە ئێستا ساحەبی بەرنامەیەک بوو نە ڕۆژنامەیەکی تایبەتیەدا دەرێ ناسرااو بوو بەڵام کادرەکانی بنیادەمەکانی کە لە دەوری ئەو تەشکیلاتە بوون هەمویان جزوی خۆشنێوترین خۆشەویستترین ڕوح سوکترین و لە عینی حاڵدا خەباتکارترین بنیادەمەکانی کوردستان بوو گەورەیی و ناسراوی کۆمەڵە لە ئەوەڵەوە لە سایەی سەری ئەم جەماعەتە بە تاقتاق حتا وەک تەشکیلاتیشنا کەسێک دایانزانی کە فلان کەس لەگەڵ ئەو تەشکیلاتێکە کە چەپە و فکرێکی هەیە و دوێش دوای مەرجی کە حەمەحسێنی کەریمی بکە کۆمەڵە خۆی نێودێر کرد تا وەختی پێیان بوو تەشکیلات وێنێ لە وەختی کاک حەمەحسێندا قیامی 57دا 26 بەهمەن شەهید بووە وەختی کویتەی ناوەندی ئەو سەردەمی کۆمەڵن خۆیان نێونا کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە دوو باس داستانەکەین دوایە ئەتۆ دەزانی کە چۆن بوو ئەمەجا بۆی دەڵم ئەم تاریخە تاریخێکی لەو لەحازەوە مقدەسە ئەو مەجموعە بنیادەمەی کە بۆ کارێکی کەچوو بوون بۆ خوێندن بەڵام بە هەگبەیەکی پڕەوە بۆ دەستکەوتی دواتر و بۆ بەشدایی لە خەباتێکی شێلگیر و شۆڕژگێرانی کوردستاندا کە بوو بۆ کۆمەڵە کە من شخصەن بۆ خۆم بەتایبەت بۆ چەند ساڵەکانی ئەوەڵی لە 2 ساڵی ئەوەڵی جزئی افتخارترین ساڵەکانی ژیان من و دەزانم کەسی وەک من زۆرە لەو ڕابطەدا کە ئەم کاریان کرد ئەمە بوو کە تعدادی بنیادەمەکانی کە لەگەڵ کۆمەڵە بوون و خۆشنێو بوون بۆ نمونەی مەسەن کەسی وەک دکتۆر شاکریەکانی نێو کۆمەڵە زۆر بوون ئەو سەردەما دوایە کە دوای یەشیتی زووتیاران کە تەسوون جیازە هێزی پێشمەرگەشتی ببێت و جمهوری ئیسلامی بە هیوایە و
حملە و بەدبەختیانەی کردووە بە سەمایەتن کۆڵە مقاومەتی کرد هێزی پێشمەرگە دروست بوو کەی دێمنەوە جاوت لە خزمەتتدام بۆ پرسیارەکانت بەڵام ئەومان لە بیر بێت کە ئەم تەشکیلاتە لە سایسەری مزمایە کادری شێرگیری خەبارجێڕی تێگەیشتووی چەپ و لە عینی حەڵدا شۆڕژێر ئەو نوکتە مهمە بە تەنیا سەواد بەز نەبوو یعنی کەسێک سەوادی زۆر بێ دەبووە خەباتکاریش بێ بۆیە ئینسان دۆست بێ دەبووە چەپ بێ. زۆر سپاس کاک ئەحمەد بۆ ئەو ڕوونکردنەوەی بۆ ئەو وردبینە. با ئێستا پرسیارەکەم وا بپرسم کە پێک هاتنی هێزێک بە ناوی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بزوستنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستاندا چ کاریگەریەکی هەبووە؟ کاریگەریەکانی زۆر بوون. من جاری وایە فکر دەکەمەوە ئینسان هەروەک خەیاڵێکی دیێرە عەبەس بڵێ ئەم ڕەوتە ئەم دەورەی سل ساڵەیە لە خەڵکی کوردستاندا کۆمەڵە نەبایە، یعنی بەبێ کۆمەڵە تەسەوری بکە ئەسەن بووە فاجعە. کۆمەڵە بۆ یەکەم جار هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕوخسارێکی نوێ بە باوەڕێکی نوێ تابووشتێن کەوتە هاتە مەیدانێکەوە کە لەگەڵ لە سەد جبهەوە دەرگیر بوو. ئەویش لە کوردستانی جگەتۆ کوردستانی ڕۆژهەڵات لە سنەوە بیگرێتە دێتەوە تەرگەوەڕ شمالی کوردستانی لای ئەمە بگری فەرقی هەبوو. خۆشبەختانە ژمارەی کادرە خۆشنێوەکانی کۆمەڵە لە جنوبی کوردستان زۆر بوون، هەر بۆیە زۆر بێ دەردسەریەکی کەمتر توانی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە ببێتە جێی متمانە و باوەڕی کۆمەڵانی خەڵک. هەتا واوەتر دەهاتی بەرەو مکوریان و بۆکان و دوای منتقەی سەرسنوور و سەردەشت و خانێ و دەڕۆیشتەوە منتقەی موریمەیە. ئەم کێشەیە ئەم تێکۆشانە لەگەڵ مقاومەتێکی یەکجار زۆر ڕوبەڕوو بوو. ئێری ئێمە لە سەد جبهەوە کێشەمان بوو لەگەڵ حیزبە ناوخۆیەکان بەداخەوە، لەگەڵ ئیرتیزایی منتەقە، لەگەڵ جمهوری ئیسلامی، لەگەڵ سونەت و فەرهەنگەکان. هیچ قەدەمێک نەبووە بێ تەلاشێکی زۆر چێتە پێشە. ئەو نوکتەیە کە زۆر مهمە لەم تاریخەشدا پێشمەرگەی کۆمەڵە ڕوخسارێکی فەوق العادە بە حەوسەلە بوو، گوێگرێکی زۆر ئاکتیڤ و فعال بوو و لە عینی حاجدا قسەکانی زۆر بە جەسارەت و بە ماڵاوی دەکرد بێەوەی کە کێشە ساسکە بە حەزدالم زادرە لەگەڵ خەڵکی زەحمەت چێش بە تایبەت کە جەزبیان کەی کە نانیان داهاتویان لە کام باوەڕدا خۆ دەخواتەوە کارێکی سەخت بوو، بەڵام کارێکی ممکن بوو کە کۆمەڵە کردیەوە. کاک ئەحمەد ئێشارەتان بە تابووشکێنی کرد. پێم خۆشە لێرەدا زیاتر باسی ئەوە بکەین کە یەکێک لە تابووشکێنەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بوو کە ژنانی هاوردە نێو هێزەکەی و چەکداری کردنەوە و ئاشنایانی کرد بە مافەکەیان و لە نێو ئەو هێزە ڕێگەیدان. لەبارەی ئەمە پێم خۆشە بمان دوێن. ئەم تەسویانە کە دەدرێن لەو تاریخە لەسەر مەسەلەی ژن زاری وایە هێندەشی هەڵەن بۆیە ژن دەکتوری تاریخی بزوتنەوەی کوردیدا هەمیشە فعال بووە، هەمیشە حزوری بووە، بەڵام هەمیشە پاشکۆ بووە، نەخوێنراوەتەوە، ڕێی مەزلیسی نەبووە، لێی دراوە، کوژراوە، بێحقوق بووە. ئەوەی کە کۆمەڵە کردی نەک فەقەت پێشمەرگەیەکی ژنی دروست کرد، بەڵکو مەسئلەی ژن پرسی ژنی هێنانێ بزوتنەوەکەوە. ئەو ڕۆژانم لە بیرە وەختی کۆمەڵە دەهێوێ ساڵی 1960 پێشمەرگەی دەسەی پێشمەرگەی چەکدارکایی ژن کۆمەڵە پرسی کرد بە تەشکیلاتەکە، بە ئەندامانی تەشکیلات. ئەندامانی تەشکیلات من فقط پێم خۆشەیەکت پێ بڵم ئەو وەختی ئەندامبوونی کۆمەڵە لە پشتی شێر بوو، یعنی ئەوانەی کە ئەندامبوون لە نێو خەڵکدا خەڵک قامشی بۆ ڕادەداشتن نەگوت ئەوە ئەندامی کۆمەڵەیە و معنایەکەی ئەوە بوو کە ئەوە لە هەموو ئیمتحانی قبول بووە. ئینسانێکی مەبارەزە، ئینسانێکی سادقە، ئینسانێکی زەحمەت چێش خۆشەویستە، ئینسانێکی خۆنەویستە، ساکارە، گوێگرە، بەڵام ڕەزمەندەیە. هەموو ئەو خصوصیاتان دەبووە هەبایە لە ئەندامانی خۆی پرسێ کە پێشمەرگەی کەس مەسەلەحکەیەن چۆنە لە نێو ئەندامانیدا دەرسەدێکی کەم ئەڵبەتە مخالف بوون.
يعني بيان وابو اصلا زويا وناكرة اما لقال ارتزاعي فوق العاده قوي روبا روين قال جمهوريه اسلامي شي زور درندر روبا روين ولنيو خوش ما دايك حزبي ديكي سياسي كردي نيا كام قصه قبول كا يعني ضليبي خوش بيت بەڵام کۆمەڵە و کارەی کرد جەسارەتی کۆمەڵە لە چەکدارکردنی ژندا هێنانە مەیدانی پرسی ژن بۆ نێو بەحسەکە بوو ئەیدی ئەمە وردە وردەوای لێ هات ئەمە یەک شتی کەشت پێ بڵم 2 ساڵی ئەوەڵ کە پێشمەرگێک ژنمان هەبوو بەتەوە لە منتەقەی سەرسنوور و بەشێکی مکریان و تا دەگەیشتنە ئەو جیانێک کە بۆم باس کردی ئێمە مەڕەتەب لەگەڵ بوختانی مخالفانی خۆمان ڕوخ بەڕوو بووین پێمان پێدەکردین پیان وا بۆ ئەسڵان ئەو قسە و قسەڵۆکانەی کە بۆ پێشمەرگەی کۆمەڵە سازەکرات زۆزی تاریخی ژیانی کەسانی وەک منە کە بەرەو ڕوو دەبووینەوە لەگەڵی و پیان وایە بەو شێوە دانەوێت قەبەحیکن قەبیحیکن چەکداربوونی پێشمەرگە بەڵام خۆشبەختانە ئێمە سەر کەوتین بەسەر ئەو فکرەدا بە دوو دەلیل چەنەوەی کە زۆر لەسەر خۆ ڕاوەستاو بووین لە مەیدانەکەدا دوایە پێشمەرگانی ژنی نێو کۆمەڵە نیشانیاندا کە قارەمانانی ئەو سەر دەمن ئەوە وردە وردەوای لێ هات کە مەسئلەی ژن پرسی ژن وەک شمشیری دموکلۆسی لە هات بەسەر سەری ارتزاع و دواکەوتووی لە کوردستانەوە بوو یعنی لە ترسی کۆمەڵە لە ترسی فکری کۆمەڵە ارتزاع نەیدەتوانی ئەو شارێک کە جاران ارتزاع بەزومە ئەو کۆنەپەرستانەیە کە گەورە بەچووکیان دەکرد کە لە ژنیان دەدا کە دایان کوشتن بێت بێدرە و پێکریان دەکردن کە نایاندان لە مەدرسە ئیدی وردە وردە ئەوان چوونەوە پشتەوە کچان هەڕەشەکەیان ینی کۆمەڵە بوو بە تەهدیدێک لە گیومەدا دێڵم تەهدیدێکی سەمیمانە تەهدیدێک کە ژنی هێنانێ و مەیدانەکە و تازە ئەم دواکەوتوویەکە لە کوردستان بوو بە جمهوری ئیسلامیەوە بگرێتە کەسانی ناوخۆیی هەتا ارتزاعی منتەقە هەتا ئەو حیزبانەیە کە دڵیان خۆش نەبوو پیان وا بوو کۆمەڵە سەر ناکەوێت ئەم کارێدا هەمویان متوەجه بوون کە ئەم کارە کارێکی موفق بوو و دوایە من زۆر خۆشحاڵم ئێستا مەسەلەی ژن ئاوا هیچ حیزبێکی کوردی نییە ئەم قسانەی کە من لە ساڵی 60 و 61 و تا 65 دەمان 20 لە ڕووی بێ بێڵێتەوە یان حتا ئەو بیری بێنیەوە پێی خۆش بێت کە ئاوا بوو ئەو تابۆیە ئێچێک بە نەزەری من لە ئفتخارە هەرە گەورەکانی کۆمەڵەیە نەک فەقەت لەبەرەوەی کە چەکداری کردن ژن بەڵکو لەبەرەوەی پرسی ژنی هێنایان نێو خەباتەکەوە و ژنی بەرابەر کرد بە فکر لەگەڵ پیاو بەڵێ کاک ئەحمەد هێزی پێشمەرگەی کۆمەڵە کاتێک پێنایە نێو گۆڕەپانی خەباتی بزوستنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستانە وەکو خۆتان ئاماژەتان پێدا وەک هێزێکی خاوەن بەرنامە و سیاست و استراتژی نوێ گەلێک ئاستەنگی کولتوری دابوونەریت و سونەتی دواکەوتوانەی کۆمەڵایەتی و سیاسی جۆراوجۆری لە بەردەمدا بوو. پرسیارەکەی من لێرە ئەوەیە چۆن توانی بەسەر ئەم بربەستانەدا زاڵ بێت و لە ماوەیەکی کووردا ببێتە هێزێکی جێ متمانەی خەڵکی زۆر لێکراو. فقط پێم خۆش لە چاوانجان لە خوری پرسیارەکەدا شتێکێت وەک هێزێکی بە بەرنامە و سیاستوانە ئەمە هێزێکی بە بەرنامە نەبووین. من لە بیر بە هیچێک لەو پرسیارانەیە کە هەمیشە لێمان دەکرات دەگەڕین لە جەولەکاندا خەڵک دەیکرد کا پەیڕۆ پرۆگرامتان ئەو کلمە زۆر ئاشنا بوو ئێمەش کۆمەڵی یەکەم جار لە کۆنگرەی دویدا کە لە بەهاری 60 دروست بوو یەکەم جار بەرنامەی کۆمەڵی خودمختاری بۆ کوردستانی دایا دەرێ هەتا وەختی فقط خەبەرنامەیە بوو کە وردە وردە دەهات کە ئەویش درەنگ و بە تا دەگەیشتە دەستی ئەمەش زۆری پێدەچوو ئەم دەورەش دەورەی ئینترنێت و هەرەوەی کە متوپێکۆ بە سکایپ قسە دەکەین نەبووی مە هەتا بۆ قسەکردن لەگەڵ یەکتر هەتا بێسیمیشمان درەنگ وەجیر کەوت بەنامە یەکترمان ئاگادار لێکرد تاوەکو مەقەڕی سیسێل مەسەلەن لەگەڵ نزنیا تەماسی دەگرت 4 ڕۆژی پێدەچوتەوە پێیکە دەسوو دەگەڕایەوە دوای بێسیمە کۆڵە پشتێنەمان نەبووی لەسەر بڵیندایەکان دەواسی بە حەد قەلەو دەلە لەگەڵ یەکتر بتوانین قسە بکەین بەڵام یەک نوکتە کە زۆر مهم بەرە قسەی عەرزم کردی ئەم هێزەی کۆمەڵە کە لە ئەوڵەوە دامەزرا بە ئەو قایمیە کە هەیبوو و خۆشەویستی کادرەکانی و ئەو زەحمەتکێشانەی پەیوەست بوون و بە حوسەلەبوونی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ مەزموعەیە پەدیدە کە لە کوردستاندا هەبووم ئێکی لەوانە مەزهەب بوو ئێمە قەت لەگەڵ ئینسانی مەزهەبی بەبێ احترامی ڕەفتارمان نەکرد زۆر جۆمان لەگەڵ مەزهەب دۆستایەتیمان قەت نەکرد وەنی مەزهەبمان هەمیشە نەخت کرد
بەڵام لەگەڵ مەزهبیەکان بۆ ئەگەتە چاولێکی تیپی وەکو لالە حەمەکان، حاجی عیسایەکان، مام ئەحمەدی موسیەکان لە نێو کۆمەڵدا یەکزار زۆر بوون، بەرماڵیان هەبوو، نوێژیان دەکرد و زۆر زێڕێز و احترام بوون. بەڵام لەگەڵ مەزهب بۆی دەڵێمەوە من باتەوە بەو مشکلاتی کە لە کوردستان و بۆ فەقرەکە ئەو وەخت هەبوو مزگەوتەکان باشترین جێ بوو کەمیان کەین بە مەقەڕ لەگەڵ مقاومەتێکی زۆر ڕوبەڕوو دەبووین، بەڵام دوای بۆ خەڵک عادی ببووە پێشمەرگەی کۆمەڵە بە کچوو بە ژنەوە پیاوە دەتوانێت لە مزگەوتدا بێەوە کە پیان وابێ ئەوە خەریکە فاحیشەخانەیان دروست کردووە کە دوژمنانمان بۆیان تەبلیغ دەکردین. کۆنگرەی دوی کۆمەڵە لە خانەقای زەمبیلدا گیرا، یعنی ئاوا چووە پێشێ بە حوسەلەی کادرەکان و پێشمەرگەکانی کۆمەڵە کۆمەڵە بە ڕەفتاری خۆی پێشمەرگەکانی ئەو وەختی کە وردە و دە زەحمەت چێشت پێیوەست دەبوون لە ئەوڵەوە زۆرتری بەدەنەی تەشکیلاتی پێشمەرگەی کۆمەڵە ئینسانی ڕووناکبیر و تەحسیلکردەی ئەو دەمی بوون لە سەرحی دیپلۆم و سیکل و دکتۆر و ئەوە دوای ئەو زەحمەت چێشانەی کە وەسڵ دەبوون خەڵک دەیدی کابرا شوان بوو گۆچانەکەی دادەنا لە بەرماڕی و داهاتبوو پێشمەرگەی کۆمەڵە بە حیاتی نەچوو بە مەدرسە لە دیەکەی خۆی دوور نەکەوت بووە دوای 6 مانگان باسەوات دەبوو لە نێو ئەو تەشکیلاتەدا دەرز دەگوترایەوە سەواری پەیدا دەکرد خەڵک دەیبین ئەم تەشکیلاتە هەر هێزێکی چەکداری شاڕکەر نییە دانیشگایشیشە بۆ بنیادەوانەیە کە پێی وەسڵ دەبن و دوورن و ئیمکانی ئەوانەوە کە دەسە بخوێنن بۆیە ئەم سیاسەتە وردە بەڵام کادرەکانی چون هەموو چەبوون هەر کەسە بە پێی خۆی مەزموعەیەک معلوماتی هەبوو لەسەر مارکسیزم لەسەر حەقی میلی لەسەر هێندێک سنەت کە کۆمەڵە دایمەزاندن مزاکرە بە ئازادی ببێ مەسەلەن هەر لە مەریوانەوە لە یشتج و تیارانەوە و بەڕێبەری کاکفوات کرد بە نظری من شخصیەتی زۆر گەورەیە و تاریخەیە مەجموعەیەک سنەت دامەزران کە هەمووی غەریب بوو بە تاریخیە تا وەختی بزوتنەوەی کوردی کۆمەڵە ئەمانەی هێنانێ و بزوتنەوەکەوە و تەسبیتیشی کردن تەسبیتەکەشی بەحوسەلە و بە ڕەزمەندەجی بنیادەمەکانی کردوری ئەو تەشکیلاتە کۆبوونەوە. بەڵ کاک ئەحمەد باوە منیش پەرانتزە باسکەم بڵێم کە یانی بەواتە بەو همەتی حزوری کۆمەڵە و هێزی پێشمەرگە کۆمەڵێک تابوو سنەتی دواکەوتوانە لە باو کۆتن کۆمەڵێک سنەتی نوێ لە کۆمەڵگای کوردستاندا جێگیر بوون زیاتر بۆمان بدوێن لەسەر ئەوە بە شێوەیەکی کونکرێت ئەگەر بکرێت ئاماژە بەو ئاڵ و گۆڕانە بکەن. ئەم سنەتانەی کە بوون ئەوەیەکێک بە کورتینستانە کۆمەڵە ئینسانی زەحمەت چێش و کرێکار کە میشە پاشکۆی شۆڕژ بوون لە زوتنەوەی کوردیدا ئەوانەی هێنایان سەروی مەجلسەکە دەرگای بۆکردنەوە بۆ مەجلسەکە لە سەر ڕۆژداینا یعنی چون باوەڕی بەوە بوو کۆڵەکەی ئەسڵی ئەم بزوتنەوە حتا ئەو بزوتنەوەی کە بۆ مەسەلەی میلی و مافی میلی و نەتەواتیش خەریکە خەبات دەکا هەر زەحمەت چێش و کرێکاری کوردن ئەوانن زۆرترین ژان دەبێنن لە مەسەلەکە و زانترین زۆرترین بەدبەختی بەسەر ژیانی خۆیان و منداڵەکانیانەوەیە کۆمەڵەوەی دەرک کردبوو حاڵی ببوو لێوە بۆ سەمیمیەتەوە ئەوانە هاتە نێو ئەو تەشکیلاتەیە یەکێک لە تابووەکانەوە بوو کە کرێکار و زەحمەت چێژ ئەو دوو کەلیمە ئەو دوو وشەیە بوون دوو دوشەی زیێڕین و ئاشنا لە گوێی هەموو بنیادەمێک کە کۆمەڵی یەک زاردی بێت نکتەیەشی دیکە کردومە مەسەلەی ژنان بوو کە تۆ ئیشارەت پێ کرد ژن ئەو پرساتە مەیدانەوە لە مەسەلەیەکی دیکەەوە بوو کە چەبوون و کۆمونیزمبوون عادی بۆەوە ینی وانە بوو کە شەرم بکرێت یان بترسن لە کەسانێکی خەڵک دەیبین بە ئاشکرا شەریفترین بە ناموسترین خوێن شیرینترین ئینسان دۆستترین بنیادەمەکان ئەو کەسانن کە فکرێکی چەپ و ئینسانیان هەیە و ئەوە ئەو تابویانە بوون کە دیسان دەڵم بە عەزم و ئیرادەی بنیادەمەکانی کردنێ و ئەم تەشێتەدا بوون کۆمەڵەش ئەسەن لێبوردووی نەبوو بۆ خەتاکردن کادرێک ئەندامێک پێشمەرگەیەکی کۆمەڵە لە جێک ڕەفتارێکی ناشایستی کردبێت لەگەڵ کەسێک خراپ جوڵاوێتەوە حتا لە جێک لێی دابێت لە کەسێک ئەمە نەدەبەخشرا ڕەنگە نمونەی ئاوا زۆر بوو بن لە جێیان باتۆز بەم فشارش کە ئێمە لە سەرمان بوو بەڵام کۆمەڵە زۆرتر لە یانگری حوسەلە و ڕوونکردنەوەی سیاسەتەکانی خۆی بۆ ئەو کەسانێک کە لەگەڵیان ڕوبەڕوو دەبوو بوو هەتاوەیەکی بتوانێت بە تورد و تیژی لە مەیدانی شەڕیشدا
زوزام جمهوری ئیسلامی و ئەرتەشەکەی و سوپای پاسداران واقعاً دڵەوە لە پێشمەرگەی کۆمەڵە دەترسان، چون پێشمەرگەی کۆمەڵە ئاور بوو وەختێک داهاتە مەیدانی شەڕ، بەڵام وەختێک داهاتەوە دوایە لەگەڵ خەڵک ئینسانهای زۆر متەوازە گوێگر بەلای هەڵدا بە حەوسەلە و ئینسان دۆز بوو. کاک ئەحمەد، یەک داواکاریم هەبوو ئەگەر بۆتان بکرێ کارەکانتان کە هەمووی تایبەتە، بەڵام لەم ڕۆژە تایبەتەدا پێم خۆشە بۆ بینەرانمان دیکلەمەیەکلی یەکێک لە کارە تایبەتەکانتان کە تایبەتە بۆ ڕۆژی پێشمەرگەتان نووسیوە و وتوتانە بۆمان دیکلەمە بکەن. کاری ئامۆسان پەخشانم هەن بۆ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە نووسیەوە، بەڵام ئەو ڕەکەسان لە دیوانەکەم دەکردوێندێک شارم لێنەوە من یەک شار دەخوێنەوە بەنێوی یەکێک لەو شەوێک لەو هەموو شەوانە کە هەروەکو بیرەوەری خۆشمە بۆتە شاعر کە باسی پێشمەرگەی کۆمەڵە دەکات و باسی ئەم ئەو دەوران دەکات کە من بۆم باس کردی لە قسەکانمدا ڕاستەوە خۆ ڕوبەڕووی ڕوڕۆی پێشمەرگەی کۆمەڵە نییە، ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، بەڵام مەربوتە بە پێشمەرگەی کۆمەڵە و ئەوە شەرێکی خۆش و بە نظری خۆمەڵەتە شاید بینەرانتان زۆریش کارەکانتان هەمیشە جێگای ڕێزە و زۆریش تایبەتە کاک ئەحمەدیان. دێ بە قوربان و چاوەنجار منەوە بنێنەوەی شارەکە شەوێک لەو هەموو شەوانە ئەو ڕۆ دەخێنەوە کە لە شەوێکی جەولەدا من فقط یەک نوکتە بڵم شارە شارەکەمدا زۆر بەسەیدا تێپەڕ بم ئێمە ئەو دەورانە سەختانەیە دەورانی پێشمەرگایەتی ئەو دەمە کە بوو دەورانێکی زۆریش ئاسان و پرە بە سەمارەنێ و گوڵی سووردا بکەێنیان لە داوێنێکی سەرداخلێکی قەدەم لێدان بین ئاوا نەبوو، یعنی بە خوێن و ئاڕەق ئەو تاریخە دروست بووە. جاوەێکێکە کە من باسی شەو دەکەم دەڵام بۆ خۆم ئێستاشی لەگەڵ بێت تاوی زیندەجیمدا لە شەو بێزار بووم، یعنی پێمانە و شەو خۆشە هەمیشە لە ئەنگلی ڕووناکی و ڕۆژ بووم، بەڵامە ئەو دەورە مەزبور بووین بە ڕۆژ منتەزیری شەو بین کە بتوانین لەم دێوە چینە دەیەکی کە یان لەم گردەوە چینە گردێکی دیکە ئەم احساسە کە سوزانم پێدەڵن پارادۆکس ڕاشنازۆی پێدەڵن کە شتێکت پێ ناخۆشە بەڵام مەزبوری منتەزیریبی لەم شارەدا تۆزێک ڕنگ دەداتەوە. بەڵێ بفەرمە. شەوێک لەو هەموو شەوانە ئێوارەیەکی سەرماوەز دا چوالەی دەرکی ئەو ماڵەی لێی میوانین لە ئێستاوە چەق و چۆی زستانی گرتووە، پۆلێک چۆلەکەی کەسیرەی سەر لە باڵدا نقم کردو بەڕیز لەسەر گوێسوانێکی تازە هەڵگێڕدراوی ماڵێک خۆیان لەبەر تیشتی سڕی خۆری ماندووی لە پاییز چوو هەڵخستووە، کزێشی سارد و هێدی نەهێنی شەو لە گوێی دارستانە مەلڕوتەکەی ئەو بەرماڵان دەسرپێنە، لە دووردەستان قاسپەی کەوێک پشوو بەبەر شاخا دەکا و بێدەنگی بنار دەشتێنە، ئێمە ئیمشەو سەفەرین و لەم شوێنەوە کە دانیشتووم چاوم لەو توو لە ڕێگەیە ئیمشەو دەبینە ڕێبواری، لەبەر چاوم وەک ژانی غەریبی گرتبێ قەفی خواردووە و سەری کردووەتە جەمسەری پردێکی بە چەپەر کردووی خوارووی ماڵان، خەڵکی ناودێ دەڵێن جارێک لیان بیستووە کە کوتوویەتی، لەو ڕۆژەوە زنجیری تانگ ئەنجنیمی و مورەغەی پشتی شکاندم، لەو ڕۆژەوە سەوزەڵانی دەور و پشتیان بە باڕووت هەڵپڕوزاندم، لە ڕووم نایە بە ڕۆژانە چاوم ببڕمە نێو چاوی ئەو کەسانەی بەهرەمەندی و خۆشەویستی بە دیاری دێنن بۆ ئینسان، ئەو کەسانەی گەزۆی ڕاوێژی نێو گفتیان دڵگرتری دەکا ژیان، لەو ڕۆژەوە هەر شەوانە ئاوەدانم و بە ڕۆژ وچانی لێدەگرم، شەوە و ڕێگا هەودا دەزوویەکی خاوە و چاو ساغمانە بەرەو مەنزڵی داهاتوو، شەوە و بنار هەموو جارێ لە قروسکەی
سەرچێکی سام لە دڵنیشتووی شەو پارێزانی سەرلووتکە ڕادەسڵەچێت. من نازانم لەگەڵ خۆم وڕێنە دەکەم یان وا لەگەڵ شەوە دەدوێم. ئاخ لە شەو چەندە بێزارم. شەو لە خۆیدا قاقای کانی دەخنچێنێ. شەو ناهێڵێ لەگەڵ سرشت تێکەڵ بم و چێژ لە جوانیەکەی وەرگرم. پشکوتنی گوڵ ببینم، نازی جیا بۆ عیشقی ئاوەنگ سیرکەم. شەو ناهێڵێ سەر بزواندنی تو لە شێخەڵێکی شلک بە ئاوێنەی دڵ بسپێرم. شەو ناهێڵێ بڕوان مەدرفەی ئاو هەڵدێر یاک و سەمای مەندی ئاوی تۆزێک شڵەقاوی نێو ئەستێر. چ دنیایەکی بێڕەحمە من کەوا لە شەو بێزارم. هەموو ڕۆژێ دڵ لە دوایم تا بە نێویدا گوزەرکەم کە ناچارم ڕووناکایی شاخ بە دەرکەم. تو لە ڕێکە دەمان ناسێ و چاو ساغمانە خۆی دەم دەدەین دەگەینە جێ دوو هەمەنزڵ ئاواییەکە سەری کردووەتە داوێنی شاخێک کە بێت و ڕۆژ بواە هەست دەکرد چەند عاشقانە گوندی لە ئامێز گرتووە و لە گشت گیانی کانیاوی ڕوون هەڵدەقوڵم. تۆمەز لە حاز خۆی دەجوڵێ بەستە دەڵێ و ئارام ئارام ئاواییەکە ڕادەژێنێ. گەیشتووینە جێ بەناو دێدا ئاژین دەبین. ئێمە چەند کەس ڕوومان کردە خانوویەکی کورتە باڵا، فرشتەیەک ئاقەڕێزی دەرگایەکەی بۆ ترازاندین. هەر وەک بڵێ ماڵەکە خۆی گوڵدانێکە و لەگەڵ هەر دەروژوورێکە گوڵێکی تازە دەپشتوێ. لە ژووری شۆ مناڵێک وەک لەسەر هەست خەوت بێت و میوانی درەنگ وەخت بناسێ شۆقی سرافانۆسەکە پڕ بە چاوانی دائیسە. من وەختێک دەگەمە مناڵ هێزی ئەژنۆی شێعرم دەشتێ. با هەر ئەوەندەی لێ بڵم دەک کاول بێ ئەو دنیایەی لەسەر لێوی مناڵ پێکەنین هەڵدەپەردێوێ. پاش قەدەرێک مناڵەکە لەگەڵمان کەوتب بووە دووان. ڕووی تێکردین و لێ پرسین ئەرێ مامە ڕاستی دەکرد خاڵەوریا کە ئەو دەیگوت بۆ ئەوەی شەو ڕێگەت دەرکەم ئێوارانە چەپچێک گزنجی خۆر دەچنم. کە سەیرم کرد چاوی دایکی بە مۆلەق بڕا بۆ عەکسێک لەسەر دیوار، عەکسی شەهیدێک کە تیشتی خۆری چنیوە بۆ بڕینی شەوی نزار. بە خۆمم گوت من هەر بەسمە پڕ بە دڵم شۆق لە چاوی تۆ هەڵێنجم. لە هەر شوێنێ تاریکایی بەسەرما هات لوێچێک بە فەزا وەرکەم و دنیام بکەم بە چراخان. لە دەرەوە وردە وردە ڕووناکایی جێگەی لێش کرد بە ڕەشی شەو. خوشکی وریا فەرماندەیە و ئێمەش خۆمان ئەسپاردە دەستی خەو. ئەوە شارێکە بوو چاوانیان. سپاس. دەنگتان نەلەرزێ کاگە ئەحمەد، زۆر زۆر سپاس. با بڕۆینەوە سەر پرسیارەکانمان. کاگە ئەحمەد، کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە توانی پێگەی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ژنان و توێژی ستەم لێکراوی کۆمەڵ بەرز بکاتەوە و ئەزم و ئێرادەیان بۆ داکۆکی لە مافە پێشێلکراوەکانیان جەزمتر کات. بۆ ئاوردانەوە لە مێژووی خەبات و خۆڕاگەری، سیاسەت و ئستراتێژی، دڵسۆزی و لێبراوی، سەداقەت و ڕاستگۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە سەبارەت بە دیفاع و داکۆکیکردنی شێلگەیرانە لە ماف و بەرژەوەندیەکانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و چۆساوە دەبێت چه بکرێت؟ تا چەند پێویستە ئەم مێژووە بە دیکۆمنت بکرێت تا ئەزمموی بە نرخی زیاتر لە 4 زەیە خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە نەوەی نوێ بناسێنرێت؟ قسەکە زۆر جوانە. من لە قسەکەی تا ئێستامان لە بەشی شێوەمان باس کرد، بەڵام ئەم تاریخە ئێستا زۆر زۆر کەمی نووسراوەتەوە، یان ئەوەی بەشێکی کە نووسراوەتەوە تقریباً چاواشە کراوە. بۆ یەگە من پێم وایە ئەگەر
دڵی من بپرسی وەزیفە و مەسئولیەتی کۆمەڵە ئێستا بەشێکی دەبێت بکەوێتە سەر ئەو بەشێکەوە دکمنت بکرێت بەشێکی زۆر لە ڕفێق قەدیمیەکانیان دێرینەکانیان ئەو کەسانی کە بۆ خۆیان بەشدار و ساحەبی تاریخەکەن هەندێک بیرەوەری خۆیانیان نووسیوەتەوە کەشی زۆر بە ئەرزشیان تێدایە کەەوە زۆر باشە هەموو کەس لەبەر خۆیەوە شتێک بکات بەش بە حاڵی خۆی ئەو گۆشەی کە دیوێتی بۆ خەڵکی بجێڕاتەوە بەڵام بەسەرجان دکمنتکردن بەداخەوە من ئەو داوایە کە دەکەم دەزانم چەندە سەختە من هەر تاریخی ژیانی خۆمدا 3 کتێبخانەکەم تێدا چوارۆختی کە لە دەفتەری شارەکانمون بووە سوزانم زۆر بەڵامان بەسەر هاتوونەوەی لەو هەڵات و جێر و شێشانەی کە ئێمە بەنێویدا تێپەڕێوین بەڵام ئەم تاریخێکی هێندێکی بووەتە فەرهەنگ ئێستا هێندێک شت کە وەختی خۆی تابوو بوون هیچێک لەوانە مەسلەی ژنە هیچێک لەوانە مەسلەی کرێکار و زەحمەت چێشە دێکی لەسەر خەباتی مەدەنیە لە نەوعی خەباتەکانە کە سوزان هێندێک بەشێکی زۆر دەستکەوتی ڕەوتی چەپە کە کۆمەڵە لەسەروی هەمووانیانەوەی بە نەزەری من ئەوانە بوون بە فەرهەنگ و سونە دێنی هێندێک نەهادی نەبوون بەنەوعیشی بەڵام بەشی زۆریان قابلی ئەستاندنەوەن یعنی تۆ ئەو ئەخلاقی پێشمەرگەی کۆمەڵە ئەمە ڕاستگۆیی پێشمەرگەی کۆمەڵە ئەم سەبووریەی پێشمەرگەی کۆمەڵە وەلایەنی حاڵە ئەو ڕەزمەندەجێی پێشمەرگەی کۆمەڵە دەبێت ئەوەی کە کراوە بنووسێتەوە ئەوەی ئێساش هەیە بتوانن وای لێ بکەن کە جارێکی دیکە بگەڕێتەوە نێو ئەو هێزە ئەم ناڵم لە بین چووە بەڵام هەلوو مەرجەکەی ئێستاش بەداخەوەیان خۆش بەختان لەگەڵ زمانی ئێمە فەرقی هەیە ئەمە دەورەیەکدا ئەو خەباتەمان کردو سوزانمەوارە خوێنانە ڕژان کە ئیمکاناتی ارتباطی و ئلکترۆنیکی وەک ئێستا نەبوو تو ئێستا لە دنیا بۆتە دێشی یەکزار چکۆلە ئەوتی هەموو دێشی چکۆلە زۆر دنیاکی گەورە بوو فەرقکە ئاوان بەڵام بە دکومنتکردنی سوزانم من یەک شتکەمیشە عەزابم دەدات و ناڕەحەتم دەکات ئێمە ئەو وەختی ممکن بوو بتوانین فیلمبەرداری زۆرتر بکەین زەبتی زۆرتر بکەین عەکسی زۆرتر بکێشین بەڵام بەداخەوە فەرهەنگ و عەقڵی ئەومان نەبوو بەشێکی ئیمکانی محدود ئیمکاناتەکە محدود بوو بەڵام بۆ گەیشتبای نایە کە ئەوانە زەرورین کە بمێننەوە کەما زۆرچی دەکرد کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوانەش کە هەن بە هیمەتی مەزموعەیەکی ئینسان کە بۆ خۆیان کردویانە یعنی تەشکیلاتی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە قەت بە شێوەیەکی بەرنامە داڕێژرا و نەچوو ئەم کارە بکات کە مەزموعەیەکی زۆر لەو عەزەمەتە گەورانە لەم کارە زۆر گەورانەیە کە وەختی کۆمەڵە کردوێتی و هێزی پێشمەرگەی لە کوردستان کردوێتی بەداخەوە فقط لە ذهنی بنیادەمەکان داماون و خۆت بەدبەختانە جێستا من ئەو چەند ساڵی ڕابردوو مەزموعێکی زۆر لە خۆشەویستانی ئەو سەردەما ڕەفیقە نزیکانی خۆم و ئەم تەشکیلاتە وردەوە دەخەریکن بەزێمان دێڵن بۆیە قسەکەی تۆ قسەی زۆر حیسابیە و زۆریش باشەکە کە ئینسان ئەم تەشکیلاتە فکرێک بۆ بە دکومنتکردنی ئەم تاریخە بکات و لە خەڵکیش بخوازێت هەر سوزانم باسێکی ئەوەکەم تۆ دەیکەین دوو کەس بە خاترەیەک بجێڕێتەوە بیرەوەریەک بجێڕێتەوە یان سوزان ژووری ئینتەرنێتی ساز بکرێت بۆ ئەم قسانە دەکرێت کارێکی گەورەی لێ بکەوێتەوە. دەستان خۆش بێ کاک ئەحمەد من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتایی جا خۆتان دەتانەوێت ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن کە لە تولی بەرنامەکە ئاماژەی پێ نەدراوە تۆزێحی لەسەر نەدراوە بفەرمونون. قوربان قسەی نەگوتراو زۆرە یەکجار زۆرە بەڵام ئەم بەرنامە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە تۆ لاوکارانت لە تۆ کەسانی و بەرنامە دەبین لەسەرەوە کەسانێک کە دڵیان بۆ ئەو تاریخە لێ دەدات و بۆ مێژولەدا پیرۆز بێت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژێکی گەورەیە لە تاریخی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستاندا و من هیوادارم بیپارێزین سونەتەکانی دەستت خۆش بێت و هیوام سلامەتی تانە و هەر بژی. زۆر سپاس کاک ئەحمەد بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. دەبێت قوربانە ڕۆژێکی خۆش. ڕۆژتان خۆش. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان هەڵبەت پێش لە کۆتایی بەرنامەکەمان بەرهەمێکی تری کاک ئەحمەد بازگەر کە لەلایەن کاک نەجم محەممەد
پێشکەشکراوە بە ناوی پێشەنگانی چەک بەدەست پێشکەش بایەوە خۆشەویست دەکرێت تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە. گزنگانی سراسو دمکلی ڕێگەی خەبات هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجات ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش. باڕەهێڵەی یاگرینتان سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و پەرزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنگاتەوە با لە چوار قوڕ نەیژیهانە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە ئەی پەڵەنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەو سێنەران پەیکەری چەو سێنەران. تەزێنن دوژمنانی ڕووتەڵانی بێبژی و بیڕمێنن ئەی هەڤاڵان کۆشکی سەر نێزە و فری وا هەژاران دەستی ماندووتان لەسەر دڵدادەنێن دێن بەرەو ڕیستان بە کۆمەڵ دەست لە ناو داست دێن و دێن دەست لە ناو داست دێن و دێن دەست لە ناو داست دێن و دێن ئەی کۆڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەو سێنەران پەیکەری چەو سێنەران.